لەبارەیەم بابەتەوە گفتوگوی زیاتر دەکەم بەڕێز محەممەد حەسەن ساعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا میوانی ئەمەیە. بەڕێز محەممەد زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. سەرەتا دەمەوێت بۆ چوونی تۆ بزانم لەم بارەیەوە ئەوە چۆن لەم دۆسیە دەڕوانن؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان ئێوارەی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. زۆر سوپاس. ڕاستیەکەی ئەم دۆسیەی کە لە حکوومەتەکەی بەڕێز مستەفا کازمی دەرکەوتووە کاریگەریەکانی لەسەر حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانیش هەبووە. ئەوەی جێگەی سەرنجە لەم دۆسیەیە و ئەوەی نوێ ئەوەیە کە نور زوهەیر لە کەناڵێک دەرکەوتووە و گوتوێتی ئەمە پێگەیەکی ئازادە و ئەوان پێیان گوتووەمە خاوەنکارەوە، پیاوێکی بزنسمانە، پیاوێک کە 2.5 ملیار دلار یاخود زیاتری دزی بێت. بەڕاستی بەمە دەگوترێت بزنسمان. ئەمە بابەتی یەکەم. بابەتی دووەمیش دەرکەوتنی ئەو لەم کات و ساتەدا بە دیاریکراوی نەبوونی بەڵگەیەک کە ئەو لە قسەکانی پشتی پێبەستێت کە تەنیا قسێ و لە سەر میدیاکان قسە فڕێ دەدات هەروە ببێەوە هیچ بەڵگەیەکی لە قسەکانیدا هەبێت. ئەمەش خاڵێکی دیکەیە. لەگەڵ هەموو ئەمانەشدا لە زمانی جەستە و لە قسەکانی نور زوهەیر بەڕاستی من ئەوە تێگەیشتم کە دەرکەوتنی بەو شێوازە و لە هەڵسوکەوتەکانی دەرکەوت کە زۆر لاواز بوو. بەڕاستی ترسی پێوە دیار بوو. من پێم وایە ئامانجی ئەم بابەتە دوورخستنەوەی تۆمەتەکانە. زۆر باشە. پێتان وایە کە دۆسیەکە بە ڕێچکەی یاسایی خۆیدا دەڕوات؟ بەڵێ بەدڵنیاییەوە بە ڕێچکەی یاسایی خۆیدا دەڕوات. بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق ڕژدە لەسەرەوەی ئەم بابەتە بە گوێرەی یاسایەک لای بکرێتەوە و سەردەم ڕێشوێنە یاساییەکان لە بەرامبەر نور زوهەیردا بگیرێتە بەر. من گوتم ئەو لاواز دەرکەوت، ترساو دەرکەوت لە چاوپێکەوتنەکاندا. ئەمەش نیشانەی ئەوەیە کە یاسا خەریکە ڕێڕەوی خۆی دەگرێت و سەرجەم پارەکان دەگەڕێنرێنەوە گەنجینەی دەوڵەت و نور زوهەیریش سزای پێویستی خۆی بۆ ئەو دزیە وەردەگرێت کە کردوێتی و ئەو کەسانش کە لە پشت ئەون. بابەتە کە تەنیا نور زوهەیر نییە، پێویستە ڕای گشتیوە میدیاکانیش لەوە بزانن و لەوە تێ بگەن کە کێ لە پشت نور زوهەیرە بووە، ئایا پارتێکی سیاسیە، فراکسیۆنێکی سیاسیە، ئەندام پەرلەمان یا هەر کەسێک. من باسیەوەت لەگەڵاکەم، بەڵام پێشترەمەوە بڵم کە ئێستا شەقامی عێراقی بەگومانن لەم دۆسیەیە بە دوو هۆکار. یەکەمیان دەڵێن کەسێک زیاتر لە 2 ملیار دۆلاری عێراقی دزی بێت بۆچی بە کەفالەت ئازاد دەکرێت. دووەمیان دەڵێن بۆچی مادەی تاوانەکەی گۆڕاوە بە مادەی 441. یعنی پێتان وانییە کە دەستوەردان هەبێ یاخود بۆچی شەقامی عێراقی بەم شێوەیە کەوتونەتە گومانەوە؟ بابەتەکە بەو شێوەیە دادگا ویستی دەرفەت داد بۆی پارەکان بگەڕێنرێنەوە گەنجینە و لە ئەنجامشدا بەشێک لە پارەکان گەڕێنرانەوە. بەڕاستی چونکە بەشێک لەو نەختینە وەکو پارە نەبوو بەڵکو وەکو سامانی زەوی و مڵک بوو، بەشێکی چوو بە دەرەوەی وڵاتەوە، بەشێکی دیکەی لە نێو عێراق بوو. هەموو ئەمانە بە جۆرەها شێواز بەشێکی گەڕێنراوەتەوە عێراق و ئەوەی کە زەوی و خان و مڵکیش بووە بە هەمان شێوە حکوومەت توانیوێتی لە مەزادەکانیشەوە بیگەڕێنیتەوە. ئێستا ئامانجەکان گەڕانەوەی ئەو پارانن کە لە دەرەوەی عێراقن و حکوومەتکار لەسەر ئەوە دەکات. بۆیە مادەکەی گۆڕا لەم مادەیە بوو بە ئەو مادەیە بۆ ئەوەی دواتر بە گوێرەی یاسا بەرکارەکانی حکوومەتی عێراق و عێراق کاری پێ بکرێت. ئەم پارەی باسی دەکەین کەم نییە بەڕاستی. بۆیە بابەتەکە بەو شێوێتەوە باسی زیاتر لە 2 ملیار و نیو دۆلار دەکەیت. بۆیە دەوڵەت و بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق ڕژدن لەسەر ئەوەی پارەکە بگەڕێنەوە و ئەمە کاری لە پێشینەیان بێت. بۆیە ئەم کراوە بەو مادەیە کە ئێستا پێی حکم دەدرێت و ئامانجێکی دیکەش دۆزینەوەی کەسانی دیکەیە. باشە، هەر لەو چاوپێکەوتنەی نور زوهەیر کە جەنابی شت بینی وتە هەڕەشەی ئەوە دەکا کە کەسانی دیکە ئاشکرا دەکا گەر بچێتە بەردەم دادوەر لە دادگاکاندا. پێتان وایە کە کەسانی دەستڕۆیشت و پلەداری ئێستای حکوومەتی عێراق تێوەگلێن لەم بابەتە یاخود لە پشتی ئەم بابەتەوە هەبن؟ بەڵێ بەدڵنیاییەوە لەوە دڵنیام کە کەسانێک لە پشت ئەوەن سەرکردایەتی سیاسین، ڕەنگە پیاوی دەوڵەت بن، ڕەنگە لە حکوومەت کار بکەن، حکوومەتی سوودانی و حکوومەتی پێشووتر پێش حکوومەتەکەی
بەڕێز کازمی و سەرکردە سیاسیەکانی دیکە ئەمانش کەسانێکی دیکەیان لە پشتە ڕەنگە سەرکردەی پارتە سیاسیەکان و ئەندامانی پەرلەمان بێن ئەمە ڕاستیەکە حاشای لێ ناکرێت ئێستا دادگا پێویستی بەوەیە سەرداوەکان بدۆزێتەوە و لێکۆڵێەوەکان درێژە پێ بدە بۆ ئەوەی ئەو کەسانە بدۆزێتەوە کە لە پشت نۆرزوهێرن و وەپارەکان بگەڕێنەوە و ئەمجا دەست بە سزادانی بکەن چونکە جگە لە سزادانی نۆرزوهێر و کەسایەتەکانی پشتە و هیچ چارەسەرێکی دیکە نییە. ئەی بۆچی بەشێک لە پەرلەمانتارانی عێراق پێیان وایە کە لەوانەیە بەرلێبوردنی گشتی بکەوێ لەوانەیە دۆسیەکە بەلاوەڕێدا ببرێ پرسیارەکەی منەوەیە کە ئایا دادگاکان لە عێراق سەروەری خۆیان پاراستووە یاسا لە عێراق سەروەرە ئەم دۆسیە دەتوانێت ڕێچکەی یاسایی خۆی بگرێ؟ تاکو ئێستا دۆسیەکە لە ژێر لێکۆڵینەوەدایە بۆیە ئەوەی کە بکرێتە بلێبوردنی گشتی ئەمە بەڕاستی پێش بڕیاریە و تا لێکۆڵینەوەکان کۆتایی پێنێن پێم وانێ ئەم ئەنجامە دیار بێ بڕوونی بزانین چی ڕوودەدات. دادگای هەموو لایەنەکانە بە هەموو پێکاتەکانەوە بە کورد و شیعە و سوننا و لەوێ باشترین دادوەرەکانی عێراق و باشترین مامۆستا یاساییەکان لەوێن و ئەو یاسایانە و ئەو بڕیارانەی بەگشتی لەوێ دەردەکرێن بڕیاری ڕێزلێگیراون بۆیە ئەمە هەر لە گۆڕنی مادەکەەوە تێبینی دەکرێت ئەمە نیشانەی ئەوەیە کە لێکۆڵینەوەکان بەردەوامن ڕەنگە ئەگەر سزا بدرێت بۆ بەری بکەوێت و ڕەنگیشە نەخ. سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز محەممەد حەسەن سعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا میوانی ئەمە بووی دەستخۆش.